میدرانی خۆشەویست ئەم کاتتان باش خۆشحاڵین لە حەڵقەیەکی دیکەی بەرنامەی دیاردە و دەروون بە ئێوەی خۆشەویست شاد دەبینەوە هیوادارین تەوەرەکانی ئەم بەرنامەیە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێ بۆم حەڵقەیە هەوڵ دەین باسی یەکێک لە بابەتە هەرە گرنگکاری ناوبواری تەندروستی بکەین ئەویش مەسەلەی پاراستنی نهێنیەکانی نەخۆشە ئایا مەبەستمان چییە بە نهێنیەکانی نەخۆش و ئایا لە چ کاتێکدا نهێنیەکانی نەخۆش دەرچێندرێن و چەند ئەوانەی نهێنیەکانی نەخۆش دەرچێنن و لە چ کاتێکیشدا پێویست ناکات نهێنی نەخۆش بدرچێندرێت بۆ ئەم مەسەلەیە هەوڵ دەدەین ئەم وەڵامانە جواب دەینەوە و ئێوەش دەتوانن لە دوای ناوبڕ لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی NRT و هەروها لە ڕێگەی ئەدرێسی فەیسبووکی تایبەت بە بەرنامەی دیاردە و دەروون پرسیار و سەرنجەکانتان بنێرن و ئێمەش هەوڵ دەدەین وەڵامەکانتان بۆ بنێرینەوە. دیارە بەڕێزان کاتێک ئێمە باسی مافەکانی نەخۆشەکەین مەوزوعێک هەیە پێویستە لە سەرەتاوە قسەی لەسەر بکەین ئەویش سوێندی پزیشکیە. دیارە سوێندی پزیشکی یەکێکە لەو بابەتانێکەوە هەموو پزیشکان دەربارەی شارەزان و ئاگادارین. ئەپۆکرات یەکێکە لە پزیشکە بەناوبانگەکانی دنیا ئەم پزیشکە یۆنانیە و ئەو کەسە بوو کە سوێندی پزیشکی داهێنا. دیارە کاتێکەمە ئەم باسی سوێندی پزیشکی دەکەین ئەو سوێندە دواتر هەندێک لە تەوەرەکانی ئەو سوێندە هەندێک لە مەسەلەکانی ئەو سوێندە بوون بە دەستور و یاسای پزیشکی لە بەشێکی زۆر لە وڵاتانی دنیا بەداخەوە تا ئێستا لەبەرەوە ئێمە لە کوردستان یاسایەکی تایبەت بە تەندروستیمان نییە دەستورێکی تایبەتمان نییە بۆیە ئێمە نەمانتوانیوە بەڕاستی وەکو وڵاتانی تر سوود لەم سوێندی پزیشکە وەرگرین و بەکاری بین وڵاتی خۆمان. دیارە ئەم سوێندە زۆر مەسەلەی دوورودرێژی باس کردووە زۆر مواضعی گرنگی باس کردووە و هەروەها دواتر ئەوانە ئەبنە مافەکانی نەخۆش کە پێیان دەڵێن ماف و لە هەر وڵاتێک ئەو مافانە ڕێک خراون بە شێوەیەکی ڕێک و پێک و ئێمە کاتێکەوە باسییانەکەین بۆ نمونە لە مافەکاندا هاتووەکەوە هەموو نەخۆشێک پێویستە لە شوێنێکی پاک و خاوێن ببیندرێت و هەروەها هەموو نەخۆشێک پێویستە کەوا نهێنیەکانی نەدرچێندرێت هەموو نەخۆشێک پێویستی بەوەیەکەوە کاتێک ئەڕواتە ئەو شوێنەی فەحسەکرێت بە تەنیا ببیندرێت هەموو ئەم مەسەلانە لە مافەکانی نەخۆشدان و هەروەها لە سوێندی پزیشکی باسکراوە و لە هەندێک وڵاتان وەکوتمان بۆتە بەشێک لە دەستوری یاسایی کەسی بەداخەوە لە کوردستان تا ئێستا ئێمە ئەو دەستوری یاسایەمان نییە و ئەوەی کە تەنها لە کوردستان تا ئێستا هەیە بریتە لە شتێک ئەمە پێی دەڵێن سوێندی پزیشکی یعنی هەموو ئەو پزیشکانێکەوە لە دوای دەرچوون لە کۆلێژی پزیشکی دەردەچن سوێندێکە خۆن ئەو سوێندە بۆتە تەوەری باسکردن و هەروەها بۆتە تاکە دەستور بۆ ئەوەی کەسێک یاخود تاکە مەحەک بۆی پزیشکێک لە ڕێلا نەداتوە یارمەتی خەڵک داتوە هەروەها بە پێی عورفی پزیشکی بجوڵێتەوە. دیارە ئێمە یەکێک لەو مافانە کە ئێمە باسییانەکەین لە مافەکانی نەخۆش بریتە لە پاراستنی نهێنیەکانی نەخۆش یەکێک لەو مافانێکەوە ئێمە هەموو قسەمان لەسەری کرد. مەبەستمان چییە بە نهێنیەکانی نەخۆش؟ ئایا کاتێک هەموو خەڵک ڕاگەیاندن میدیاڵێ فلانە پزیشک نهێنی نەخۆشی دەرکان مەبەستمان چییە؟ هەر نەخۆشیە کاتێک ڕواتە لای هەر پزیشکێک ئەو نهێنیانی باسیەکە ئەو بابەتانێکەوە باسیەکات بۆ پزیشکەکە ئێمە بەوانە ئەڵێن مافەکانی یاخود پێڵێن نهێنیەکانی نەخۆش و دیارە ئەو نهێنیانە بۆ هەندێکە زۆر تایبەتمەندن و دەبێ ئێمە ئاگاداری بین و نابێ بدرچێندرێن چونکە هەندێکی پەیوەندی بە کەرامەتی ئینسانەوە هەندێکی پێویستی پەیوەندی بە کەسایەتی پزیشکەکەەوە نەخۆشەوەکەوە هەیە بۆیە بەلای ئێمەوە ئەو بابەتە زۆر گرنگە و ئەمانە هەمووی تێکڕای ئەو نهێنیانیکەوە نەخۆشێک لە عیادەی دکتۆرێک یاخود لە کاتی پشکنینیدا لەلایەن پزیشکێکەوە دەیان دەرچێنێت هەموو ئەمانە بە نهێنی لە قەڵەم دەدرێن و لە سوێندی پزیشکی و لە یاسا پزیشکەکاندا بە هیچ شێوەیەک ڕێگەی پێ نادرێتکەوە ئەو نهێنیانە بدرچێندرێن. کەواتە ئێستا ئێمە ئەڕۆینە سەر پرسیارێک ئایا کاتێکەوە ئێمە ئەڕۆینە نۆرینگەی پزیشکێک ئەڕۆینە عیادەی پزیشکێک کلینیکی پزیشکێک کەس لە ئێمە کەس لە هاوڵاتیان حەزەکات ئەو نهێنیانی بدرچێندرێن ئایا کەس حەزەکات کاتێک ئەڕواتە لای پزیشکێک کەسێک کەش لەوێ بێت و نهێنەکانی بدرچێندرێن بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە سەرەتا ئێمە هەوڵدەین ڕای هەندێک لە هاوڵاتیان وەرگرین ئەوانیش بزانین ڕایان چۆنە دەربارەی ئەم بابەتە بفەرمون.
ئەو دکتۆرە خۆی بە تەنها بێت نەک نەخۆشی کە لا بێ احتیمالە ئەو نەخۆشە هەست بە ئەحراجیە بکە احتیمالە هەست بە نوقسانێ بکە بۆیە باشترە ئەگەر هەر خۆی بێت باشترە دکتۆرەکە. حەز ناکەم بەس چی بکەم ناچارم بیڵێم بەس خۆی حەز ناکەم خۆش نییە زۆرجار تۆ هەندێک نەخۆشی هەیە باز ناکرێت بە تایبەتی دکتۆری ژنانە. بەڕای من دکتۆر لە یەک نەخۆش زیاتر نەبێنێ لەبەرەوەی ئێستا منم بەخۆم زۆر جار بەسەرم هاتوومە لای دکتۆر 4-5 نەفەری لای بووە نەمتوانێ باسی نەخۆشەکەیم خۆم پێ بکەم بەسەرشم هاتووە خۆم لە هەولێر هاتوومە بەسەرشم هاتووە نەمتوانێ پێ برێم شەرم کردووە نەمتوانێ پێ برێم. قەیسێکە دکتۆر بە پرسیار لە نەخۆشەکە بکات لە بەردەم خەڵکە قەیسێکە هەیە یعنی لە ڕووی نایە شەرمەکات تۆ لەکوێ لە خۆت بەتاقی تەنیا هەرچیەکەتە بە لای دکتۆرەکەت ئەیڵیت بەس تۆ دوان وسییان بەیەکەوە ئەچنە ژوورەوە کەس ئەو شتێکە خۆشی هەیەی یعنی ئەو نەخۆشی لەوانەیە هەر کەسە و شتێکی تایبەتی خۆی هەیە لە ڕووی نایە بە دکتۆرەکەی بڵێت نەوەڵا پێم باش نییە لەبەرەوەی نەخۆشێکە ئەڕاتە لای دکتۆر حەز دەکا خۆی بەتەنیا بڕوە نەک دوو کەسی لای بێت چونکە شەرمەکە شتێکی باش نییە لەبەرەوەی تۆ شتی شخصی خۆت هەیە تایبەتی ناتوانین لای هەموو کەس باسیکەی تۆ کاچی بۆ لای دکتۆرێک پێویستە شتێک خۆت کە تێتە بە دکتۆرەکەی بڵێ نەک چەند کەسێکی لە دەور و بەرتە گوێی لێبێت یان بزانە بە شتی تایبەتی خۆت بۆ شتێکی باش نییە بەلای منەوە. پزیشک کە لە کۆلێج دەرەچێ سوێنێکی پزیشکیە خواکەوە تا بتوانێت ئەبێ پابند بێ بە بنەما پزیشکیەکانەوە کەوا مافی نەخۆش بپارێزێ نەوەک بە تاقی تەنیا ئەو تایبەتمەندیانی نەخۆش چونکە بەڕاستی مافی نەخۆش چەند مافێکە ئێمە لە 13 مافا کۆمان کردوتەوە. ئێمە هەر وەکو کە تەواو دەست بەکار دەبین لە بیدایەتی کاری پزیشکیمان سوێندی یاساییمان خواردووە کەوا نهێنی نەخۆش نەدەرچێنین جا ئەگەر ئێمە لە نەخۆشێک زیاتر ببینین ئەوە دەتوانین نهێنی هەموو نەخۆشەکان لە هەمان کاتدا بە یەک کات باز بکرێ. کۆمەڵێک مافمان هەیە کە پێ دووتر مافەکانی نەخۆش ئەم مافانی نەخۆش بریتە لە ئەوەی کە ئێمە بە هەموو شێوەیەک هەوڵ بدەین پارێزگاری لە نهێنی نەخۆش بکەین ئەمێکێکە لە هەرە سەرەتاییترین مافەکانی نەخۆش بنامەکانی سیستمی پزیشکی و تەندروستی لە هەموو شوێنێک تاڕادێک وەک یەکە ینی بیرۆکەی گشتی هەیە ڕێزگرتن لە با بڵێن بەدەن دیگنیتیان ئەوە خودی نەخۆش خۆی ینی توانای قسەکردن بە تەنیا پرایڤەسی واتە تەنیایی لەگەڵ پزیشک بتوانێت هەموو وتەکانی خۆی و یان ئەوانەیە کە لە دڵێتی بە نەخۆش بڵێ ئەمە لە هەموو بنەماکان وەکیەکە و لە هەموو شوێنێک هیپۆکرات ئۆث یان چی سوێندی یاسایی پزیشکی هەیە کە دەبێ وابم و مافی وەم نییە کە نهێنیەکانی نەخۆش بدرکێنم بۆ هیچ کەسێتر کە بەداخۆ نەخۆشی تر ئاگای لێ تو بەڵێ چێندرت دێشی یان چیت لێ هاتووە چەند جار نەخۆش کەتی و چەند جار داخل بووی ئەمە هەموو نهێنیەکان چ دەرمانێک دەخۆ یان ئایا چ جۆرە نیشانەیەکی ناشرین یان شتێکت هەیە کە ئەمە هەموو بێگومان لە هیچ بنامایەکانی تەندروستی قبول ناکرێ. بەڵێ بەڕێزان وەک بینیمان پزیشکانیش لەگەڵ ئەوەدانین کەوا نهێنیەکانی نەخۆش بدرچێندرێت و باسی ئەوە دەکەن کەوا ئەوان لە کاتی دەرچوون لە کۆلێژی پزیشکی سوێندێکیان خواردوە دەبێ مافەکانی نەخۆش و پارێزن و یەکێکیش لەو مافانە بریتە لە مافی پاراستنی نهێنیەکانی نەخۆش کەواتە هەموو نەخۆشێک مافیەوەی هەیەکەوە نهێنیەکانی بپارێزێت. ئێستا لێرە لە ڕۆی نەسەریەکێک لەو حاڵەتانەی کەوا لە هەندێک لە نۆرینگەکاندا هەیە ئەویش بینینی زیاتر لە یەک نەخۆش لە یەک کاتدا لە ژووری پشکنین یاخود لە ژووری چارەسەری ئینجا ئایا ئەمە لە عیادەکان بێت ئایا ئەمە لە نەخۆشخانەکان بێت کەمە بەڕاستی بۆ تێچێک لەو حاڵەتانەی پێویست بۆ دەکات قسەی لەسەر بکەین. دیارە بۆ ئەمە بەستە ئێمە بە پێویستی دەزانین ڕای خەڵک وەرگریم بزانین ئایا ئەوان لەم دیاردەیە تا چەند مرتاحن بۆیکەوە لە یەک کاتدا دوو نەخۆش بڕاتە ژوورەوە یاخود لەگەڵ نەخۆشێکی دیکە ببینێت. فەرموو با ڕای خەڵک وەرگرین دەربارەی ئەم مەسەلەیە و دواتر دەگەڕێنەوە قسەی لەسەرەکەین. ناکەم ناوی دکتۆرەکان بڵێم بەس خۆم بەسەرم هاتووە حوتیش نەک دوو سێ بینیومە لەگەڵ ڕێزم بۆ نیوەیان بۆ هەموویان بڵێ دووجار بەخۆم لە عیادە بەسەرم هاتووە لە عیادە لە هەولێر دووجار بەسەرم هاتووە نەچوومە لە ژوورێ بوومە 4 نەخۆشی لێ بووە جارێکیان 3 نەخۆشی لێ بوو نەمتوانی باسی چێشەکانی خۆم بۆ بکەم. وەڵا هیچ باش نییە یعنی هێستەیمە هەمومان خۆمان کەچین بۆ لای دکتۆر لە جیاتی دوو نەخۆش جاری وایە 4-5 دانێت کەس لە ڕووی نایە ینی بڵێن نەخۆشیەکەی خۆی لەوانێ شتێکی هەبێ لە ڕووی نایەت بڵێن لای دکتۆرەکە قسە بکات
خاستن ڕێن دکتۆری ئافرەتان دکتۆری سۆنەر ئەچی بۆ سۆنەرێک 6 کەس دەکاتە ژوورە و کورسی داناوە 6 کەس دانیشێت سیرەکەی ئەوەی تر هەمووی ئاگای لە یەکتری یعنی بڵێن کە تاییتە دەرەوە دیسان 6 تر ئاوە یعنی بەتاکید هەیە من خۆم لە عایلەی خۆمان ئەوە ڕوویاوە ئەین تۆ جای وایە ئەچیتە لای دکتۆرێک ناتوانێت هەموو شتێکی پێ بڵێ لە بەرەوەی قەرباڵە خەشوورەکەی. بەڵێ بەڕێزان وەک بینیمان هاوڵاتیان نیگەرانن لەم حاڵەتە و پێیان ناخۆشە لەگەڵ خەڵکی ترا ببیندرێن وەک لەیان هەیە لەو پزیشکانێکەوە ئەم حاڵەتاکەن. بەڵام بۆەوەی ئێمە ئەم مەسلەیە گشتگیر نەکەین پێویستە ئاماژە بۆ بکەینکەوە بە تایبەت لە کلینیکە تایبەتیەکان لە عیادەکان ئەم حاڵەتە زۆر نییە ناتوانین بڵین بۆتە دیاردەیەکی زۆر بەربڵاو. بۆیش بەشێکی زۆر لە پزیشکان بە تایبەت ئەو نەوە نوێی پزیشکان کە تا ڕادەیەک شارەزای سوێندی پزیشکی و یاساکانی پزیشکی و ئەخلاقیاتی پزیشکین ئەم دیاردەیان لەلا کەماوە خۆشیان دژی ئەم دیاردەیە وەستاون. بۆ زیاتر زانینی ڕای پزیشکان دەربارەی بینینی دوو نەخۆش یاخود زیاتر لە یەک کاتدا لە ژووری چارەسەر یاخود لە ژووری پشکنین فەرموون با ڕای پزیشکانی شوەربگرین. ئەم حاڵەتە کە یەک نەخۆش یا زیاتر لە هەندێک لە کلینیکەکانە ئەیبینین یاخود لە ڕاوێژکاریەکانە بەڕاستی ئەمە دیاردەیە کە ساڵانی پێشوو بوونی زۆر بەڵام خۆشبەختانە ئێستا ئەم دیاردەیە ڕوولەکەم بوونە. طبعاً ئەم دیاردەیە ئێمە ئەتوانین بڵین بێکێک لە پێشەلکاریەکانی مافی نەخۆش حساب بکرێت چکە کاتێک کە نەخۆش لەگەڵ نەخۆشێکی ترا ئەڕواتە ژوورەوە ئەوە ئێمە لەو کاتەیە مافی نەخۆش پێشێلەکەین کە یوش بریتێ لەوەی پارێزگاری نهێنی نەخۆش. دیار ئەمە لە هەندێک لە ڕاوێژکاریەکانی ئەوانەی کەسەر بە حکوومەتن کە بەیانیان ئەیبینین ئەم هۆکارە بۆ چی ئەگەڕێت و بۆ ئەوەی کە ژمارەیەکی زۆر نەخۆش لە کاتێکی کەمە ئەبینرێت ئەمە ژوا لەو دکتۆرە بەڕێزەکە کە فریانەکەوێت ئەگەر هات و هەر نەخۆشێک بە تەنیا بڕاتە ژوورەوە بۆ لای ئەوە پێویستم بۆ 5 دقە 6 دقە لەگەڵ یابێت لە حاڵەتێکە ئێمە ئەگەر لە کردێکێک لە ڕاوێژکاریەکانە 50 بۆ 60 بۆ 70 نەخۆش ببینرێت لە کاتێکی کەمە ئەوە ئەو پزیشکە مەجبورە ئەگیناوەکوتر لە کلینیکە لە ئەوانەی لە شوێنە ئەو کلینیکە تایبەتیەکانە ئەم دیاردەیە باشتر وایە بوونی نەبێت. زۆر جار هەتا لە نورینگەکانیش نورینگەی تایبەتی لە نەخۆشێک زیاتر لە هەمان ژوور دەبیندرێن ئەم کارە زۆر هەڵەیە چونکە ناتوانرێت دکتۆر لە هەمان کات هەموو نەخۆشەکان بەیەک چاوتەمەشا بکە و نهێنی نەخۆشەکان نەدرچێنێ بەڵکو زۆر دکتۆر هێدە نەخۆشت لە هەمان کاتدا دەبینێت. لە هیچ پەیڕۆ پرۆگرامێکی پزیشکی نەگوتراوە کە بتواندرێت دوو نەخۆشیان زیاتر لە یەک نەخۆش لە هەمان کاتە پرسیاری لێ بکەدرێ لەلایەن یەک پزیشکەوە. یاسا و ڕەوشی پزیشکیە یەکێک لە هەرە بنچینە گرنگەکانی بینی نەخۆش و چاسەکەی نەخۆش پاراستنی سڕیەت و سقەی نەخۆشە بە تاکید هاتنە ژوورەوەی لە نەخۆشێک زیاتر بۆ بینین و چارەسەرکردن ئاسایی نییە چونکە ئەو سڕێتە و ئەو مافەی نەخۆش نامینێ لە توانینی کە ئەو شتانی کە پێێتی بیڵێ بە ئاسایی و بە سنگێکی فراوانەوە ئەکی زۆربەی شتەکان ناڵێ لەبەر شەرمکردن لەو کەسەی کە ئەوش لەگەڵی نەخۆشە هاتۆتە ژوورەوە. بەڵێ بەڕێزان وەک بینیمان پزیشکان بەشێکی زۆر لە پزیشکان دژی ئەوەنکەوە زیاتر لە نەخۆشێک لە یەک کاتدا ببیندرێت و لە ژووری پشکنیدا ئامادە بێت لەبەر زیاتر لە هۆکارێک و ئەو حاڵەتێکەوە باسمان کرد ئەوە گشتگیر نییە و بەشێکی زۆر لە پزیشکان دژی دەوەستن. ئێستا ئێمە کاتێک گلەی لەو بابەتە دەگرین دەڵێن نابێت لێک کاتدا دوو نەخۆش لە ژوورەوە بێت یاخود لێک کاتتا دوو کەس بێکەوە پشکنینی بۆ نەکرێت پرسیارێتە پێشەوە بۆ من لە یەکێک لە لێدوانەکان وتی قەیچێکە هاوڵاتیەک وتی قەیچێکە با دوو کەس لە ژوورەوە بێەوە یاخود لە پێشاوی ئەوانی تر پرسیاری لێ بکرێت. ئایا دەرەنجامە خراپەکانی ئەم حاڵەتە چین و ئێمە بۆ ئەو مەلەفەمان لەسەر کردوێتەوە ئەم فایلەمان لەسەر کردوێتەوە ئەمان کردو بە تەوەری بەرنامەیەک و قسەی لەسەرەکەین و دژی دەوەستین و حکمەتی ئەوە چیە کە لە مافەکانی نەخۆشدا هاتووێ بە تەنیا ببیندرێت. بەڕێزان پێش هەموو شتێک کاتێکەوە زیاتر لە کەسێک لە یەک کاتدا لە ژوورەوە بێت جانێزارە بێتە دوو کەس و سێ کەس و خزم و کەسەکانیشی لەگەڵ بێت ئەمە بۆ خۆی لەسەرەتا فەوزایەک لە ژوورەکە دروست دەکات و لەوانەیە زۆر جار پزیشکەکە لی تێکەڵ بێت و ئێمە حاڵەتی زۆرمان بینیوە پزیشک چارەسەریەکەی لەبەر ئەو فەوزای لەسەری بۆیان بەهەڵە نووسیوێتی یان ڕاتێتەکان تێکەڵ کراون یان فایلەکان تێکەڵ کراون ئەم یەکێک لە دەرەنجامە خراپەکانی بینین یەک نەخۆش زیاتر لە یەک نەخۆش لە ژووری پشکنین و چارەسەری. دەرەنجامێکی دیکەی خراپی ئەم دیاردەیە بریتە لەوەی کەوە ئەو نەخۆشە لە ژوورەوە شەرمەکات نهێنیەکانی خۆی باسکات و وای لێ دێت لەوانەیە زۆربەی ئەو
حاڵەتانی کەوا هەیەی نەوێرێ باسیکان شرم کا باسکە بڕمە کێشەیەکی جەستەیی هەیە کێشەیەکی دەرونی هەیە کە بینێ کەسێشکە لەوەیە باسی ناکا و ئەمە شوا دەکات پزیشکەکە وەکو پێویست دەستنیشانی حاڵەتەکەی نەکات و چارەسەرێکەشی بە هەڵە بۆ بنووسێ جگە لەمانەش بەڕێزان هەموو نەخۆشێک خاوەنی کەسایەتی تایبەتی خۆیەتی و خاوەنی کەرامەتی خۆیەتی لەوان هەندێک حاڵەت هەیە لە تەندروستی خۆی حەز ناکا کەسێکیکە پێی بزانێت و مەشێکیچکە لە دەرەنجامە خراپەکانی ئەم حاڵەتەیە بۆ ئێمە لەبەر هەموو ئەم هۆکارانە دەڵێن شتێکی باش نییەکەوە زیاتر لە نەخۆشێک لە ژوورەکە ببینێت دیارە بە تەنها ڕای ئێمە نیە و بەشێکی زۆریش لە پزیشکە بەڕێزەکان ئەو ڕایان هەیە بۆ دڵنیایی بوون فەرمون بەجارێک تر بگەڕێنەوە بۆ لای پزیشکە بەڕێزەکان و ڕای ئەوانیش دەربارەی دەرەنجامە خراپەکانی بینینی زیاتر لە یەک نەخۆش لە ژووری چارەسەری پشکنین ببینین بفەرمون کاتی فەحسکردنە ئەبێ ئەو پزیشکە لە کاتی فەحسکردنە شوێنێکی وای هەبێ بۆ ئەوەی ئەو شوێنی بڵین فەحسکردنەکە فەحسی کلینیکیەکە وابێت بە دەرنەبێ ینی یەکێکی کە نەیبینێ لەو کاتەیە کە فەحسیەکە مەسەڵەن ئێمە ئەم هینەمان لە خەستەخانەکانە لە نەخۆشخانەکانە پێشێل کردووە سیرەکەی لە ڕەدهەیەکە مجموعەیە نەخۆش تیادانراوە بەیانیان کە ئەو پزیشکایە چێ نەخۆشەکە فەحسەکە بەرچاوی ئەوانی کەەوە هینیەکە فەحسیەکە بوونی ئەم دیاردەیە کە چەند نەخۆشێک بێکەوە لە هەمان قاوش بن یان بوونی خزبوو کەسی لەگەڵ نەخۆش وا دەکات کە هەم دکتۆرەکە ناتوانێت لەگەڵ ئەوەش نەخۆشەکەش ناتوان بەڕاشکاوی پرسیار بکە و وەڵامی نەخۆشەکەش هەم ناتوانێت بە ئەو پرسیارەی کە دکتۆرەکە لی کردو بەڕاستی جواب بداتەوە. خۆشەویستان پزیشکان ئاماژەیان بە یەکێک لە بابەتەکان کرد کە ئەویش ئەوەیە هەر بە تەنها لە نۆرینگەکاندا ئەم پێشهەلکاریە ناکرێت بێگومان بۆ منە تۆ کاتێکەوە لە خستەخانەیەک داخل لەکرێت لە ڕێدەی خستەخانەیەک لەگەڵ تۆ چەند کەسێک کەش داخل کراون لەم خستەخانەیە اینجا ئەمەوا دەکات کە بەیانیان پزیشکێک دێتیان ئێواران پزیشکێک دێر بۆ پشکنینی تۆ لە بەرچاوی نەخۆشەکانی ترکە لەگەڵ تۆ داخل کراون تۆ پشکنین بۆ کرێەوە پرسیارت لێکرێت تۆش ناچاری جواب دەیتەوە لێرەش جارێکی تر نهێنیەکانی نەخۆش درکێنران و خصوصیەتی نەخۆش پێشەلکرا دیارە بەڕێزان ئێمە کاتێک باسی ئەم مەسەلەیەکەین ئەمە تەنها تایبەت نییە بە پزیشکان بۆ نمونە لای کارمەندانی تەندروستیش لای کلینیکی ئەوانەی کەوا کادری تەندروستین جا ئەمە معاونی طبی بێت یاردەری پزیشک بێت یاخود برین پێچ بێت پەرستار بێت هەموو ئەمانش زۆر جار کاتێک چەند کەسێک بێکەوە لە ژوورەکەن ئەمە وا دەکات کەوا نهێنیەکانی نەخۆش بدرچێنرێن و ئەوانیش بەنەوەیەک لە نێوەکان بەرپرسن لەم پێشەلکاریەکە بەرامبەر بە مافەکانی نەخۆش دەکرێت و هەروەها ئەوە دەماباتەوە سەر مۆزوعێکی زۆر گرنگەویش ئەوەیە هەندێک جار خزم و کەسی نەخۆشەکانیش بۆ منە لە مەعایلەکەی خۆیان کەسێکیان نەخۆشە لە مەجلیسێکی عامە باسیەکەن مەسەلەن ئەڵێ من کوڕەکەم فلانە نەخۆشیەتیان فلانە دراوسێمان فلانە ئەو نەخۆشیە هەیە دیارە ئەمەش جارێک کرد بە ڕێزان لە ڕووی ئەخلاقیەوە پێویستە هاوڵاتیان لێ ئاگادار بن کە مەدرکاندنی نهێنی کەسێکی دیکەیە و ئەوەندەی من ئاگادار بن لە ڕووی شەرعی و یاساییشەوە ئەمە بە شتێکی پێشەکاری لە قەڵەمە درێت و ئەمە لێرەدا زۆر خەڵک لەوانەیە پرسیار بکەن بۆ لە فەیسبووکیشە پرسیارمان بۆ هاتووەڵێن ئایا دەستگایەک نییە دەستگایەکی یاسایی بەرپرس بێت لەمەوە ڕێگە لەمە بگرێت ئێمەش لێرەدا دەڵێن تاکە دەستگاکە ئێمە هەمان بێت بریتە لە سندیکای پزیشکانی کوردستان کە بەداخەوە تا ئێستا وەکو پێویست نەیتوانی وە کۆنتترۆلی ئەم حاڵاتانە بکات بۆ ئێمە تا ئێستا نەمان بیستووە عیادەیە کلینیکێکدا بخرێت لەسەرەوەی پزیشکێک پێشەلکاری مافەکانی نەخۆشی کردووە و دیارە وەزاری تەندروستیش دیسان دەبێت چاوێک بە سیستمی بەڕێوەبردنی نەخۆشەکان بداتەوە لە نەخۆشخانەکان بۆ نمونە لە بەردەمی ڕاوێژکاریەکان 50-60 نەخۆش وەستاوە لە ڕۆژێکە یان هەفتە نەخۆش هەندێک شوێن لە هەندێک ڕاوێژکاریە زیاتر لە 100 نەخۆش ئەمەوە دەکات نەخۆشەکە پزیشکەکە ناچار بێت دوو سێ نەخۆشەکان کاتە ژوورەوە پێشەلکاری مافەکانی بکات بۆیە ئێمە بە شێوەیەکی گشتی هیوادارین کەەوە ئەم دیاردەیە کەم بێتەوە لە وڵاتی ئێمە و ڕیز لە مافەکانی نەخۆش بگیرێت و نهێنیەکانی بپارێزرێن بەڕێزان ئێوە ئەتوانن لە دوای ئەوەی کەوا ناوبڕێک وەرەگرین لە ڕێگەی جارێشتر پێتانڵێمەوە ژمارە تەلەفۆنەکانی NRT وەروها لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکی تایبەت بە بەرنامەی دیاردە و دەروون پرسیار و سەرنجەکانتان تایبەت بەم تەوەرە بۆ مابنێرن هیوادارین بتوانین وەڵامتان دەینەوە و فەرموو بە بێکۆ ناوبڕێک وەربگرین. بەڵێ بەڕێزان ئێستاش دەستەکەین بۆ وەرگرتنی پەیوەندی تەلەفۆنیەکان و وەڵامدانی پرسیارەکانی فەیسبووک سەرەتا کاکە ڕەهەنمان لەگەڵا لە شاری هەولێر فەرموو کاکە ڕەهەن. شەو باش کاکە برا دەستخۆشی و بەرنامەجوانە لێ دەکەم. زۆر سوپاس بۆ جەنابەت. دکتۆر من پرسیارێکم هەیە من پاش ماوەیەک یان 2 سال پێش تووشی حالەتێکی خەلقی بووم
سەردانی دکتۆرش دەرونیم کرد دوای ئەوەی چەند جارێک دەرمانی پێدام ئیتر ئەم جاریان کە چوومە لای دەرمانیش پێداوم تووشی حاڵەتەکەش زۆر سەیری کردوم. چۆنە حاڵەتەکە کاکە ڕەهەند؟ دکتۆر جان ینی بۆ نمونە قسەم پەل دەبێ وەروها خواردنیشم پێ ناخورێت شەویلاگم ڕق بۆ و خواردن پێ ناخورێت کارەکە ئایا دەرونیە یانی ئەو حەبانەیە وای لێ کردم. باشە کاکە ڕەهەنجان تاوا پرسیارەکانت ئەزیزم زۆر سپاس. دیارە هەندێک لە دەرمانە دەرونیەکان وەکو هەر دەرمانێکی تر هەندێک لە کاردانەوە و هەروها کاریگەری سلبیان دەبێت لە هەندێک حاڵەتدا و هەندێک لە نیشانەکانی لەوانەوەی کە باسی کرد کاکە ڕەهەند لەوانەیە یەکێک لەوانە بێت هەندێک نەخۆشەکە دەمی ڕقە بێت یاخود تێکڕای جەستەی لەوانێت تووشی ڕقبوونێک بێت بەڵام ئەوەی کە بەلایمەوە سەیرە ئێمە عادەتەن ئەو دەرمانە بۆ حاڵەتی دڵڕاوچێ و یاخود حاڵەتی قەلق نانووسین ینی بۆ حاڵەتی قەلقیان ئەوە تێ بە شێوەیەکی گشتی لە ڕێگەی ڕێنمایی وەروها چارەسەری دەرونی و جەلەساتی نەفسی ئەمەوە حەلەکەین و هەندێک جار ئەگەر پێویستی کرد لەوانەیە هەندێک دەرمانی تایبەت بە دڵڕاوچێ نووسین بەڵام هیچ کامێک لەو دەرمانێت دڵڕاوچێ ئەم حاڵەتە دروست ناکەنەوەی کەوە بۆ کاک ڕەهەند دروست بە بۆیە من هیوادارم کاک ڕەهەند سەردانی پزیشکی خۆی بکاتەوە و هەروەها تەکید بکاتەوە بزانای ئەو دەرمانانە هەیە ئەو نەخۆشیان یاخود نەخۆشەکەی چۆنە و زیاتر لە یەکتر تێبگەن. کاکە شێرکۆمان لەگەڵدایە لە شاری قەڵاتزێ فەرموو کاکە شێرکۆ جان. وڵی چەند ئەوەکەم هەبوو تێبینیەکەم هەبوو فەرموو ڕاستی ئەگەر دەستی خەستخانە نەخۆشخانەکان یان عیادەکان بەڵێ دکتۆرەکە یعنی ئەوەندە ئەلۆ گوێم لێتە کاکە شێرکۆ جان فەرموو. کاکە شێرکۆ دیارە شوێنەکەی خراپە ئەگەر بتوانێت شوێنەکەی بگۆڕێ بۆی بتوانین پەیوەندیەکمان لەگەڵدا لە شاری هەولێر فەرموو کاکە برا باوکی پاوان لە شاری هەولێر. ئەلو بەڵێ دایکی پاوان فەرموو. دەستخۆشی و بەرنامە جوانت لێ دەکەم زۆر سپاس لە بەرنامەکە بەرنامە خاستان شتێکی زۆر زۆر جوان پێشکەوتووە ئەم بەخۆم بەسەرما ئەتیە شەخصی خۆم دکتۆری قەنەعەت بکە سێ کەس بووینە چوینە ژۆرێ نامەوێت لای دکتۆرەکەی بینم دکتۆری نەفسی بەخۆگار لە یعنی ئەگەر نەخۆشیەکانی کەسبی هێشتا حادیە بەس نەخۆشی نەفسی لە کۆمەلگای ئێمە بە شتێکی وەکو شێت یعنی کە یەکێک برێ نەخۆشی نەفسی مەدەلەوە شتێتە یان تەواونیە تۆ اینجا بەخۆم بەسەرما تێچوویمەکن دکتۆری سێ کەسی نایتە زوورێ قەنەعەت بکە هاتیمە دەرمانەکەم کڕیا استعمالم کردیە بەس لەبەر وێ لێ نەفسیەن مرتاح نەبوویمە هیچ بە عیلاجەکەی ڕاز نەبوویمە ئەجا هیوادارم چی بکە و دکتۆرانە یەکێک و دوو سێ نەبەنە زۆرێ یەکێک ببەنە زۆرێ با ڕۆژێ پەنجای بەڕێنەکەن پازدەی بەڕێکەن بەس بەڕێکەن بەڕێ کوپێکی. زۆر سپاس زۆر سپاس دایش پاوانەی مەشی وادارین پزیشکان گویان لەو ڕای جەنابەت بێت بەڵام من دوای لەوانەیە بگەڕێمەوە سەر تێبینیەکم هەیە لەسەر ئەو بەڕێزانێکەوە ئەو تێبینیان هەیە دیارە بە هەموو شێوەیەکەمە دژی ئەوەین زیاتر لە نەخۆشێک بڕاتە ژوورەوە چونکە وەک دایکی پاوان باسی کرد لەوانێت تۆ نەتوانین هینەکانی خۆت باسکەی هەندێک شتێ تایبەتە بەخۆت هەندێک حاڵات هەیە زۆر دەگمەن و تایبەتە و تۆ حەز ناکەی لەبەر کەسێکی کە باسیکەی و لەوانەیە کە دەرکاندت وەک دایکی پاوان وتی تەسیری کاریگەری دەرونی خراپی لەسەر تۆ هەبێەوە سوود لە دەرمانەکان نەبینی هیوادارین ئەم دیاردەیە وەکوتمان ئەم حاڵەتە نەبێت و ئەگەرچی بەشێکی کەم لە پزیشکانەوە کەن هیوادارین ئەوانیش نەمێنن. کاک فەرهادمان لەگەڵدایە لە شاری کەرکووک فەرموو کاکە فەرهاد جان. ئێوارە باش دکتۆر جان. ئێوارە باش کاکە بورهان. دەستخۆشی بەرنامەکە لێکم. زۆر سپاس کاکە برا. دکتۆر جان من دایکم ئەوەی هەیە تقریبا پێش فترەیە هەفتەیە زیاتر خەوی لێ ناکەوت. بەڵێ. بە حەبی دەرمان و کەپسولە و سووری بۆ هەموو حەبێکشمان بەکاری هێناوە هەم خەوی لێ ناکەوێت. بەڵێ. ئایا ئەو شتاگرێتەوە وایهینی دەرونی؟ بەڵێ. دیارە کاکە بڕهان بۆ جەنابەت و بۆ هەموو ئەوانەی پرسیاریان لەسەر کەم خەوی هەیە ئێمە پەیمانیەوە دەین کە بتوانین ئەڵقەیەکی تایبەت بە کەم خەوی ئامادە بکەین هۆکارەکانی و هەروەها چەند لەم هۆکارانە دەرونین چەندیان جەستەین بەڵام بە شێوەیەکی گشتی
وەکو لە حەڵقەکانی پێشوش باسم کرد ئێمە هۆکارەکانی کەمخەوی لەوانەیە بەشێکیان دەرونی بن بەشێکیان لەوان جەستەی بێ هەبوونی نەخۆشیی درێژخایەن یاخود ئەوەی کەوا کەسێک مرتاح نەبێ لە شوێی نووسنەکەی خۆی یاخود هەموو جارێ ئەڵێن خواردنەوەی زۆر چونکە لە کۆمەلگای ئێمە ئەوە هەیە خواردنەوەی زۆری چاو قاوە و کێشانی جگەرە ئەمانە هەمویان کاریگەری سلبیان هەیە لەسەر نووسن بۆیە دەبێ ئەوانە هەموو لێک بێتەوە پێشەوەی قرار دێن ئایا ئەم هۆکارەکەی دەرونیە یاخودنا بەڵام لە هەموو حاڵەتەکاندا بە کاک محەممەد و بە کاک بورهان و بە هەموو ئەو کەسانش دەڵێنکەوە کێشەی کەمخەویان هەیە خۆیان دوور بگرن لە بەکارهێنانی دەرمانی خەوتن بە شێوەیەکی درێژخایەن یعنی ئێمە ئەو دەرمانێکەوە بۆ نووسن بەکاریان دێنن خەڵک هەموو جاری ئامۆژگاری نەخۆشەکانەکەین لە 10 ڕۆژ زیاتر لە 10 شەو زیاتر بەکارنەهێنن ئەگەینا تووشی ئاڵوودەبوون نەبن بەم دەرمانانە. کاک محەممەدمان لەگەڵدایە لە شاری کەرکووک فەرموو کاکە محەممەدجان. مرحبا دکتۆر. مرحبا کاکە برا. سپاس دەکەم دکتۆر جان. بەڵێ گیان. قوربانە من نەخۆشم. سەلامەتی ئینشاڵڵا. سپاست دەکەم. فەرموو گیان. چوومە لای دکتۆرێک لە سلێمانی. بەڵێ. پێی گوتم کوتی عەمەلیاتت دێ بەس بە 8 مانگدا سرە دەسەکەوێت. کاکەم محەممەدجان بمبورە ئەگەر بتوانین نەختێک دەنجی تەلەڤیزیۆنەکەت کەم کەی بۆی ئەو سەدایی کەم بێتەوە بمبورە. تەلەڤیزیۆنەکەم کەس دەیگوت بە 8 مانگدا سرت بەرەکەوێت بۆ عەمەلیات. 8 مانگ جا سەرای عەمەلیاتت بەرەکەوێت بەڵێ. بەڵێ گوتم دکتۆر ئەگەر من نەخۆشم دەبێ 8 مانگ بەو 8 مانگە دەبێ گیان لەدەستدەم. بەڵێ. قبوڵە؟ بەڵێن ئەگەر جەنابتان بچن سندی ئەوەی پێی دەڵێن چی دکتۆرەکان. بەڵێ. بچن تەمەشای خەستەخانەی جامعەی سلێمانی کەن ئایا بزانن دوو لە ڕووی ئەو کەسانێک کە گویان لەم قسەیە ڕەنگە ئەگەر دڵیان نەیە هەر ئینسانێکی لێ نیشتەرگەری بکەن هەندە پیس و پەلۆسە. بەڵێ کاکە. من لە دەرەوە عەمەلیاتم بۆ کراوە. باشە بۆ دەبێ هەندێک دکتۆر نێنن بۆ عەمەلیات ئێمە ئەو هەموو پارەی بەرن لە دەرەوەی وڵاتمان فڕێ بدەین و بینەوە لێرە بۆ نیشتەرگەریەک 8 مانگ سرم بۆ دابنن من. بەڵێ زۆر سپاس کاکە محەممەدجان دیارە من دەنجی خۆمە خەمە پاڵ دەنجی جەنابەت لە بەشێک لە قسەکان ئەویش ئەوەیە بەڕاستی کارەساتێکی گەورەیە کاتێکەوە سەردانی ڕاوێژکاری هەندێک لە نەخۆشخانەکانەکەی بەتایبەتی ئەو بەشانێکەوە نەخۆشیان زۆرە بۆ نمونە بەشی نەشتەرگەری وهروها شکاوی و نەخۆشەکانی دڵ و ئەمانە ئەمە وای کردووە هەندێک جار کەسێک پێویستی بە عەمەلیاتێک بێت کاتێکەوە لە نەخۆشخانە نۆرەی بۆ دانرێت وەکو کاک محەممەدوتی بە 8 مانگ و بە ساڵ جاروایە ئەم نۆرەی نەگاتێ دیارەگەر حاڵەتەکەی تۆزێک تاڕی بێت لەوانەیە کەسەکە جیان دەزوە بەداخەوە ئێمە هیوادارین کاک محەممەد تەندروستی باش بێت و تووشی و حاڵەتە نەبێت بەڵام بەڕاستی ئەمە شایانی ئەوێ بەرنمەیەکی تایبەتی لەسەر بکرێت چونکە ئەمە قسەی زۆر هەڵدەگرێت وە ڕاستە کاک محەممەد بۆ نمونە ئەگەر هەمان نەخۆش بڕوا لە ئەهلی یاخود لە تایبەت ئەم عەمەلیاتە بکات لەوانەیە بە ڕۆژێکیان بەدوان نەشتەرگەریەکەی بۆ ئەنجام بدەن ئێمەش لەگەڵ کاک محەممەد ئاپرسین جەنابی وەزیری تەندروستی وەزارەتی تەندروستی سەندیکای پزیشکان بۆ ئەم جیاوازیە و بۆ حلێک دروست ناکەن و ئەم هەموو پزیشکێکە لە کوردستان هەیە بۆ دەبێ بەرنمەیەکی ڕێک و تۆکمەیە بۆ دانرێت ناو خەستەخانەکاندا و تاکەی خەڵک ئەم هەموو گلەی هەبێت و ئێوە شوکو پێویست هەڵوە سوەر نەگرن. کاک ئەحمەدمان لەگەڵا لە شای ڕانیە فەرموو کاک ئەحمەدجان. ئەلۆ. بەڵێ کاک ئەحمەد. سەڵام دکتۆر جان. سڵاو کاکە برا. دەست خۆشت لێکم بە قوربان. جانی منی فەرموو. دکتۆر جان سوالێکمان هەیە کچێکمان هەیە ئەوە 6 ساڵە بێ لە تەلەڤیزیۆنە وای لێ هات ئێمە 14 ساڵ لە ئێران بۆ هیچ عیبی نەبوو هیچ تێپچەی نەبوو. بەڵێ. کە گەڕاینەوە شەوێکی ئەو ترۆریستانی دیبوو شێخزانە ناوچەند نەفەری سەربڕی و ئەلەوە ترساوە. بەڵێ. هەرچی دکتۆری هەولێر و کەرکووک و هەموو شوێنێکی پێیەکەین هیچ ئیسفادێکی. بەڵێ. ئەجا پرسیارەکەت ئەوەیە کە چۆن چارەسەر یەکرێ کاکە ئەحمەدجان؟ والله ما بسمويا لكركول زين بودانا وجر ما انفصام نظام شي دكتوري هورير محمود فكرو هي سليماني هي استفادهش بس مسكريه دني او ديتر قلوترو بدخوي خرابتري كدوا بەڵێ کاک ئەحمەدجان دیارە ئێمە ئەوەی کە تێگەیشتم ئەگەر پێیان وتبی ئەوە ئینفیسام واتە شیزۆفرینیایە ئەمە وەکوتمان حەڵقەیەکی تایبەتەکەین بە شیزۆفرینیا و قسەی جدی لەسەرەکەین بەڵام پێویستە جەنابیش بزانی کاک ئەحمەدجان هەندێک نسبەیەک لەوانی نەخۆشی شیزۆفرینیان هەیە نەخۆشەکەیان درێژخایەنە ئەجا کە دەڵێن درێژخایەنیان ئەوەتەیە دەبێت تا درێژایی ژیانیان لەسەر دەرمان بەردەوام بن وەکەوەی کە چۆن کەسێک نەخۆشی شەکرەی هەیە نەخۆشی فشاری خوێنی هەیە
هەموو ئەمانە یان دەبێت تاماوە لەسەر ئەم دەرمانە بەردەوام بێت بۆی ئاسایی دەرکەوێت یانیش هەندێکیان بەداخەوە وەکو هەندێک لە نەخۆشەکانی تر ئەگەر بێت و دەرمانیش بەکاربێنن کاردانەوەیان بۆ دەرمان خراپەوە زۆر سوود لە دەرمان نبینن بۆیە لەوانە نییە ئەمە سوچی پزیشکان بێت بۆ بەشێکی زۆر لە نەخۆشەکە هەندێک جار سوود لە دەرمانەکان وەرناگرن ئەمە پێویستەکات لەوانەیە هۆکارەکانی زۆرن یان ئەوە تێ دەرمانەکان وەکو پێویست ئیش ناکەن یاخود ئەوێ وەکو لە کاتی پێویستی خۆی بەکارنایێنێ یاخود فترەیەک بەکاری دێنێت دوای ئەوە وازی لێ دێنێت بۆیە داوا لە بەڕێستەکەم کەوا تەکید لەمانە بکەیتەوە لە ڕێگەی پزیشکەی خۆی و حلێکی بدۆزنەوە. زۆر مەمنون و سپاس دەکەم بەس یەک سوالێک ترە ئایا بیبم بە دەرەوە عیلاجێکی هەیە بە قوربان؟ ئێمە کاکە ئەحمەدجان هەموو جارێ ئەڵێن بۆ نەخۆشی دەرونی بەڕاستی دەرەوە ئیسیفادەی زۆر نییە لە بەر چەند هۆکارێک یەکەمیان پزیشکی دەرونی پێویستە هەمان زمانی ئەو نەخۆشە بزانێەوە بە تەنیا لەگەڵی دابنیشێ پرسیارەکانی لێ بکە لی تێبگا کە تۆ وەرجێڕێک کەوتە بینتانەوە بەشێک لەو پەیوەندی لەوان نەخۆش و پزیشک هەیە دەپچڕێ و دووەم جار بەڕاستی بەشێک لە چارەسەری دەرونی بریتە لە قسەکردن لەگەڵ نەخۆش کە تۆ نەتوانی وەکو زمانی پزیشکە قسە بکەیت و هەمووشە لەگەڵ بکەیت زۆر سوود نابینی بەڵام ئەگەر بۆ پیاسە و جەوگۆڕین و وەرگرتنی هەوایەکی خۆش و بینی دنیا بچێت ئەمە بە دژی ئەوە نین و پێمان وایە ئەمە شتێکی باشە بەڵام ئەوەی کە تۆ بیبیت لە هندستان دکتۆرێکی دەرونی ببینێت پێم وایە لە سلێمانی لە کەرکووک لە هەولێر پزیشکێکی دەرونی ببینێ باشتر لەوەی کەوا لە هندستان یاخود لە ئەمریکا کە زمانی نازان و متەرجیمی تێکەوێت. کاک شێرکۆ وەرەگرینەوە هیوادارین ئەم جارە پەیوەندەکەی نەپچڕێت لە قەڵاتزێەوە فەرموو کاکە شێرکۆ پرسیارەکەت کە ئەزیزم. باشی کاک ڕەوف زۆر سپاس کاکە شێرکۆ گیان. وڵی ڕاستیش دەمویست ئەوە بڵێم کە هیچ یاسایەکی لە پرسیینەوە نییە ئاسان ڕێزم هەیە بۆ ئەم پزیشکەکان بەڵام خۆم چەند جار چووم نەخۆشخانە چەند جار چوومە عیادا لەبەر زۆری خەڵک و لەبەر ئەوەی کە یعنی پەلەیە خەڵک زۆر بەڕێکا و 10 نەفەر 5 نەفەر 6 نەفەر ئاوا بێکەوە لە کاتە ژوورەوە ئەو نەخۆشش یعنی هیچ بۆ لانێش ئەو شتەی کە هەشتی لە ڕووی نەبیڵێ ئەوە یەک دووهەمیش مەسلەی واستە و واستەکایی لە نەخۆشخانەکانیشدا هەیە من خۆم کوڕم نەخۆش بوو لە خەستەخانە عملیاتی چاوی هەبووە برادر هەبووە لەگەڵ من بۆ بەڵام چونکە کەسێک ناسیوێت یا دکتۆرەی ناسیوە من مەسەن 4 مانگی بۆ داناوە سەرێ بۆ داناوە بەڵام ئەو دوی باش هەفتەیەکی یان 2 هەفتەیەکە وەرەوە بۆ دەکەم هەر ئەوەندە مەبوو دەست خۆش بێت زۆر سپاس. بەڵێ کاکە شێرکۆجیان باشە سپاس کاکە برا کاکە شێرکۆجیان دیارە ئێمە با وەڵامی کاکە شێرکۆ بدەینەوە دیستان دووبارە یکەینەوە ئەمە بەشێکی پەیوەندی بە سندیکای پزیشکانەوە هەیە دەبێ ئەمان ئەوی شەڕێک بخەن و هەندێک جاریش بەڕاستی بە هەمووی نەخەینە ئەستۆی پزیشکان و سندیکا و وەزارەی تەندروستیەوە هەندێک جار وشیاری خەڵکیش زۆر گرنگە بۆ کاکە شێرکۆ بۆ هەموو خەڵکانی گویان لێمانە بۆ نمونە تۆ کە لە دەرەوە وەستاوی ئەبینی نەخۆشێکە لە ژوورەوەیە ئەی تۆ حەقە خۆت ڕێگە بە خۆت نەدەی بڕۆی پێشەلکاری مافی نەخۆشێکی دیکە بکەی کە هاوڵاتی تۆیە کە وەکو تۆ کوردە وەکو تۆ موسڵمانە وەکو تۆ خەڵکی ئەو شارەیە ڕێگە بە خۆت مەدە مەڕۆ ژوورەوە کە پزیشکەش بانگت بکا بڵێ دکتۆر زەحمەت نەبێ من نامەوێت لە بەرچاوی منەوە پرسیار لە کەسێکی بکەی و هەروەها ڕێگەش نادەم لە بەرچاوی کەسێکی تکەوە پرسیار لەم بکەیت ئەمەیان بەشێکی پەیوەندی بە خەڵکەوە هەیە ڕاستە لەوانەیە زۆر جار کە ئێمە لەگەڵ خەڵکا قساکەین ئەڵێ ناچارین ئەمەشیان دیسان پرسیارێش کە دێنێتە ئاراوە یعنی تۆ بڵێ بۆ لە هەموو کوردستانە ئەیگرن بە 10 دکتۆرەوە بە 15 دکتۆرەوە دەبێ هەموو نەخۆشەکان سەردانی ئەم دکتۆرە بکەن شکر بۆ خوا لە کوردستان ئێمە نزیکەی ئێستا هەزارها دکتۆرمان هەیە هەمویان شادی باشیان هەیە بەتایبەت جیلی گەنجە نوێیەکان ئەوانەی کەوا لە ئەوروپا هاتوونەتەوە ئەوانەی کەوا لە بەغدا تاویان کردو لە کوردستان تاویان کردو ئەمانە خەڵکانی شەهادەدارن و توانیان هەیە یعنی خەڵک گرتوێتی بە 5-6 دکتۆرەوە و ئیتر ئەمانیش بێگومان لە ساعاتێکا کە بیوێ 6 کەس ببینێ ناچارە بێت 4-5 نەخۆش بکاتە ژوورەوە بەشێکی پەیوەندی بە ڕۆشنبیری خەڵکەوە هیوادارین خەڵکیش بۆ خۆیان ڕێگە نەدەنێت کە ئەو مافانیان پێشەل بکرێت کاکە ئەحمەدمان لەگەڵایە لە سەی سادق فەرموو کاکە ئەحمەدجان. کاکە ئەحمەد دیارە پەیوەندیەکەی پچرا بەڕێزان ناوبڕێک وەرەگرین دەگەڕینەوە وڵاتان. سڵاو جارێکتر بەڕێزان هیوادارین تا ئێستا تەوەرەکان بدڵی هەموو لایەک بێت هیوادارین تەلەفۆنەکانیش کەگرێن بە کورتی پرسیارەکان بکەن بۆی بتوانین خەڵکی تریش پەیوەندی بکات و پرسیارەکانی خۆی بکات. شیلان خانمان لەگەڵایە لە شای ڕانیە فەرموو شیلان خان. دکتۆر بەڵێ شیلان خان گوێم لێتە فەرموو. دکتۆر جان خەمزۆرە خاڵ بەڵێ خەمدایم غەمبارم بێت درێک خۆش نیمای ئەسمەکەن دوکار دکتۆرە جوان هیچ نەخۆشە جوات نییە
بڵێ باشە ئەگەر بکرێشیلان خادەنگی تەلەڤیزیۆنەکەت نەختێکسکەی بۆی باش گوێمان لە جەنابەت بێ بڵێ ئەڕۆیتە لە هەر پزیشکێک چیت پێڵێ پزیشکڵە هیچ نەخۆشیەکەت نییە و دوایی چی دەڵێن هیچ نەخۆشیەوە وەشنی و دایمش ئازام دەقار دیدایە دایم غەمدان بڵم بە هیچ خۆشنە و بەڵێ شیلان خان پشکنینیان بۆ کردووی ئەو پزیشکە بە ڕێزانە ینی لە ڕێگەی ئەنجامی پشکنینەکانەوە پێیان وتوی کەوا هیچ نەخۆشیەکی جەستەیت نییە والله دا سنەریان بۆ کردم ئشاعی فەحسی ئامیان بۆ کردمەوە هیچ نەخۆشیەکیات نییە بەڵێ باش زۆر سپاس شیلان خان دیارە بەڕێزان وەک هەڵقی پێشوش باسمان کرد خەمباری وەکوتمان حاڵەتێکی ئاسایی نەگەر شیلان خان کە ئەڵێ من خەم زۆرە خۆمەوە ئاساییە ینی خەڵک ئاسایی ئەگەر خەم بخوات لە هەندێک کەسایەتی هەیە زیاتر لە کەسایەتی تر هەستیارە و خەم بە شتەکان نەخوا بەڵام کاتێک ئەوە ئاسایینە وەکوتمان ئەگەر درێژخایەن بێت وەگەر هەندێک نیشانەی لەگەڵا بێت بۆیە بن لەوانەیە دەرفەت نەبێت ئێستا بڕۆینەوە سەر نیشانەکان کە لە ئەڵقەی پێشوو باسمان کرد بەڵام ئەگەر خەمبارێکە وای لێ هات لە 2 هەفتە زیاتر بێت زۆربەی ڕۆژەکانی هەفتە بێت وای لێ هات وات لێ بکات وەکو پێویست خەوت تێک بچێ خواردن تێک بچێت تێکەڵ بە خەڵک نەبی بیری مردن بکەیت هەموو ئەمانە بێت ئەو کاتێن بە نەخۆشی لە قەڵەم دەین و ئەو بە ڕێزانش کە پیان وتی هیچ نەخۆشیەکت نییە دیارەمە بەستیان ئەوە بووە هیچ نەخۆشیەکی جەستەیت نییە بەڵام لەوانەیە کێشەیەکی دەرونیت هەبێت بۆی هیوادارم سەردانی پسپۆڕێکی دەرونی بکەیت بۆی ئەگەر حاڵەتەکەت دەرونی بێت چارەسەری بۆ بدۆزنەوە دیارە بەڕێزان پرسیارێکمان لە فەیسبوکەوە بۆ هاتووە بەڕێزێک دەپرسێت دەڵێ ئایا ئەو حاڵەتانە کامانن کەوە دەکرێت تێیدا نهێنیەکانی نەخۆش بدرچێنرێن ئایا لە هەموو حاڵەتێک ئێمە ناتوانین نهێنی نەخۆش بدرچێنین ئێمە بۆ وەڵامی ئەم پرسیارە دەڵێن بڵێ قانون یاسا بواری پزیشکی هەندێک حاڵەتی دیاری کردووە تایدا پزیشک دەتوانێت نهێنیەکانی نەخۆشێک بدرچێنێت ئەوانیش چین یەکەمیان ئەگەر هاتوو ئەو کەسە نەخۆشیەکی هەبوو و ئەو نەخۆشیەی قابلی ئەوە بوو گوازرێتەوە بۆ کەسانی تر و کەسانی تر توش بکات یعنی ئەگەر نەخۆشەکە جێگەی مەترسی بوو بۆ خەڵکانی تر بۆ نمونە کەسێک نەخۆشی ئەیدزی هەیە تۆ ئەکرێ خێزانەکەی لێ ئاگادار بکەیتەوە بڵێ پیاوەکەت نەخۆشی ئەیدزی هەیە وەلەوانێ جەنابیشت تووشی بی یاخود ئەگەر هاتوو لە حاڵەتی دووەمدا ئەگەر کەسێک محکەمە داوای لێ کرد دادگا داوای لێ کرد ینی بۆ نمونە ئەگەر من پزیشکێک دادگا داوای لێکروتی زەحمەت نەبێ هەڵسەنگاندن بۆ باری تەندروستی و باری دەرونی فلانە کەسمان بۆ بکە تۆ دەبێت جواب دەیتەوە لە بەرەو دیارە قەزیەکە قەزیەیەکی دادگاییەوە پێویست بە وەڵامەکە بەڵام ئەویش لەناو زەرفێکی داخراودا و تەنیا لە نێوان تۆ و دادگا دەبێت نابێت کەسی تکەی پێ بزانێت و حاڵەتێکی تر ئەوەیە بۆ منە کەسێک ئەگەر کۆمپانیایەک یان کەسێکی کە پرسیارت لێ بکات و ئەمە کاریگەری هەبێ بۆ سەر کۆمەلگا بۆ نمونە کەسێک نەخۆشی بابنەی گەشتکەی هەیە سەرعی هەیە ئەگەر بێت و کۆمپانیایەک داوات لێ بکا بڵێ کاکە ئەم پیاوە هیچ نەخۆشیەکی هەیە جێگەی مەترسی بێ بۆ خەڵک کە تۆ ئەیپشکنی ئەیبینی نەخۆشی سەرعی هەیە ئەڵێ بڵێ چونکە لەوانەیە لە کاتی ئیشکردن لە کاتی لێخوڕین سیارەکەیە نەوبەتێکی سەرعی بۆ بێ و لەوانەیە خۆی بکێشە بە شوێنێک کاو کەسێک بکوژە یان ئەگەر دائیرەی مرور داوای لێ کردی وتی فلانە شەخص ئەم کەسە ئەتوانێت سیارە لێ بخڕێ و نەخۆشی سەرعی هەیە تۆ ئەتوانی وەڵام دەیتەوە بڵێم پیاوە نەخۆشی سەرعی هەیە و ئەمە خەتەرەوە لەوانەیە کێشە دروستکات لەم حاڵەتانە ئەتوانی ئەگەرنا لە هیچ حاڵەتێکی تر دیارە یاسا و بواری پزیشکی ڕێگەیەنداوە نهێنیەکانی نەخۆش بدرچێنین کاک ئەحمەدمان لەگەڵدایە لە شاری هەولێر فەرموو کاک ئەحمەدجان ئەو کاتت باش کاوی ئەو کاتر باش کاک ئەحمەدجان سلامەتبی کاکە دکتۆر دەستخۆشی ئەو بەرنامە دێ دەکەم بەڕاستی گرنگجەکەی ئەو بەرنامەی لەوەیدا دکتۆرێکی بەڕێزی وەکو دەنابێت ئەتوو ماپی نەخۆش دەپارێز یعنی ئەتوو ئەو ئوسوڵانە دەینێ ناو قاعیدەی دکتۆرە بەڕێزەکانی ئێمە ئەگەر بەس بکەین مەسەرەن بیرلەوە بکەینەوە کە ئەو خەڵکانی دەستنە دەرەوەی وڵات چارەسەرەکانی خۆیان لەوێ دەکەن پێش هەموو شتێک باسی پاک و خاوێنی مستەشفایەکە و تەعاملی مۆزەفەکان و هەتا سەرەکان و هەتا معاون طبیەکان و هەتا دکتۆرەکانیش دەکەن زۆر خۆشحاڵ دەبین ئەگەر بێت و لە کوردستانەکەی ماش لە ڕێگای بەڕێزێکی وەکو دەنابەت دکتۆرێکی گەنجی وەکو دەنابەت زەمهێکی وا دروست ببیتن متابعەی ئەو حالەتانە بکرێتن کاتێک کە نەخۆشە مشکلە چی هەیە کاتێک کە شەکوایە چی هەیە یعنی دکتۆرەکە تەعاملی باش نیە لەگەڵیان خراپ معاملەی لەگەڵ بەکاردەهێن تەمەنا دەکەین شتێکی وا هەبێت ینی حمایی نەخۆش بکا بە تەواوی
شتي قانوني لا بندري بوي نخوش المشكله شو بالتلا او الجمعيه شكوى خوي بباتلا يعني زائدا لجنتش وجدان انا بير بكنا يعني كبرات مهني دكتوري مهنتي عند فيروزا لسري هم طبقتان وهكذا هم طبقتان كاش فيروزن بلان دكتوري زور فيروزا وزائدا اسراري كبات اذا كان اسراري نخوش او عنده مهمه اتوبز زتواني او جاري وهلا ما لو كيف خود ناتاني لا خوش يسترين جوست ناتانی نەخۆشەکە باسی بەتەنیا لە لای دکتۆر دەتوانی باسی ڕاستەکەی کاک ئەحمەدجان زۆر سپاس بۆ تێبینە جوانانە دیارە شتێکی زۆر گرنگت ڕوژان لە هەموو وڵاتانی دنیا لە زۆربەی وڵاتانی دنیا با بڵین شتێک هەیە پێڵێن ڕێکخراوی مافەکانی نەخۆش یعنی خۆی سندیکای پزیشکان ئەگەر ڕاستی تەوێت بۆ ئەوە دامەزراوە مافەکانی پزیشکان بپارێزێت یعنی داکۆچی لە مافەکانی پزیشکان بکات بۆ منە نەیەڵێت وەکەوەی کە ئێستا ئەکرێت ڕۆژانە پزیشکێک بەرشەقە درێت و ئەوانیش بێدەنگن دەبێ ئیشی ئەوە بێ ئەوە نێڵێ بەڵام لە بەرامبەردا ڕێکخراوێکی تر هەیە پێی دەڵێن ڕێکخراوی مافەکانی نەخۆش کە بێگومان کاک ئەحمەد دیارە شارەزایی هەیە لەم بوارە لە وڵاتانی دەرەوە ئەم ڕێکخراوە هەیە محامی خۆیان هەیە بۆ منە کاتێک نەخۆشێک مافەکانی پێشە لەکرێت ئەڕوا لەم ڕێکخراوە شکاتە کات ئەو کاتە لیژنەیەکی قانونی هەڵسەنگاندن بۆ ئەم مەسەلەیە کات شێخ جەمالمان لەگەڵدایە لە شاری سلێمانی فەرموو کاکە شێخ بەڵێ کاکە برا فەرموو زۆر سپاس کاکە شێخ دکتۆر من لە بەحث دکتۆرەکە بەرەوەی جاری وایە بۆ دەرمان بێتەوە پێش معقول نییە من ساعت شاری ڕاستەمەکات کاکە شێخ بمبورە دەنگت کاکە شێخ دەنگت ئەپچڕێت ئەگەر بتانی بۆ ئەوەی هاوڵاتیانی گویان لێبێت شێخ کاکە شێخ ئەگەر دەنگت ئەپچڕێت دیارە شوێنەکەت بگۆڕی بۆی باشتر گوێمان لێت بێ ببوورە دکتۆرەکان بۆ نمونە دکتۆر ئیسماعیل دکتۆر سیروان محەممەد ئیسماعیل بەڕێز جاری وایە بێژوازی لە نەخۆشەکانەکە بەچکلێتەوە بەڕوێکی خۆشەوە نیو سەعات لەگەڵ دکتۆرایە بەڕاستی لەگەڵ نەخۆشایە ئەمجا من جاری وایە ئەو هینەم بۆ بێنەرەوە ئەو دەرمانانم بۆ بێنەوە یاوی شعایم بۆ بێنەرەوە من چاڕوانی بکەم تا نیو سەعات ئەو نەخۆشەیەتە دەرەوە معقول نییە دکتۆر ژیان پێویستە لەو کاتە منش مەژوورەوە دقەیەکە 2 دقەیە من لەوانە حەقەیەم بە بازێ دکتۆر بەڕاستی من پێشوازیان لەکەم بەڕاستی لەوانە معقول نییە هەتا نیو سەعات لە ژوورەوە بێ من لە دەرەوە دامنیشم من دەستخۆشیە و بەرنامەیە لە جەناب دەکەم زۆر مەمنونی جەنابتم زۆر سپاس کاکە شێخ دیارە ئێمەش ئەڵێین هەندێک جار پزیشکان ناچارن بەڵام ئەمەیان دیسان پەیوەندی بە وشاری خەڵکەوە هەیە و هەندێک جار لە دەرەوە ئەبێتە شەڕ زۆر جار ڕوویداوە لە عیادەکان ئەبێتە شەڕڵێ من دەبێ بڕۆمە ژوورە و سکرتێرەکە ناچارە بێ بیکاتە ژوورە ئەمەیان هەیە بەڵام خۆ ئەکرێ پزیشکە بە ڕێزەکەش شوێنێکی وای دانابێت وەکو جەنابەت باست کرد یعنی شایانی ئەوە بێ کە تۆ پارەت داوە ڕۆیشتی لەوێ خۆت ماندوو کردووەوە شایانی ئەوە بێت لی دانیشی تا ئەو کاتەی نەخۆشەکەێت دەرەوە تۆ دەرمانەکان ئەبێتە ژوورەوە یعنی ئێمە ئەگەر بێت و شوێنەکە شایانی ئەوە بێت گلەیمان لەوە نیە نەخۆشەکە لە دەرەوە چاوەڕێکە تا نۆرەی خۆیەتەوە جارێشکە دەرمانەکان ئەباتەوە کاک شێرزادمان لەگەڵدایە لە شاری دهۆک فەرموو کاکە شێرزاد کاک هێژا ببوورە کاکە هێژا دکتۆر چاوانی باشی چاوانی برا سەحەتێتە باشی برا ممنون بەست باشی دکتۆر گەلێک سپاس دەستخۆشی بەرنامە دەتکەین گەلێک سپاس برا ببوورە وڵامە خەڵکێت بوریشیت یا پەیوەندیە بکەین بە سەمنەت چیۆین مشکلی نەکەرم کە باشە دکتۆر ئەو بابەتێتە بێ خەلەکێل سەر مەشاندنا نەخۆشە دەمێ دوو نوشدار یا دکتۆر دوو نەخۆشە بگوێت کەتەت جوری و عیلاجەوات کەتن بله بسیار الفريوة اگر تو قصد نخوشخانه بکی بجالك في حالاتي بيني للكلينيكة ويانج المحلي افتشتانين او جالك جاف ديريا هاي نخوش اكاد شارع سريا وكاد بجا بسيار الفريوة بوچي هندك نوشدار نخوشخانه جالك في كاريت كان بوچي نوشدار نخوشخانه جالك چيت كان هيجا برا ببورا دامي جالك دو نخو الو بله بله سپاس باشه گەلێک سپاس هێژا دیارە پرسیارە هێژای قەتع بوو بەس ئەگەر مەقسەداوی ئەو بیت ئەم هێویدارین جاباوی بدەین فرق ما بين كلينيكا يت تايبات ويت حكومي وكما قلتي أفا شولي وزارة التندرستية لازم أوجي
بەرەخۆ بدەنە ئاریشای و هەلێکی بۆ بینین چونکی بڕاستی جێهێ ئینتیزارێ و جێهێ دیتنێ نەخۆشی وەکی پێویست نینە وەگە مقارنە بکەیت گەل کلینیکێت تایبەت گەلک فەرقا دەبینی و تایبەت گەل هەندێک خستەخانێت ئەهلی ئەم دەبینی و گەلک فەرقە نەما بینە هەردووکە هێوی دارین وەزارەت تەندروستی و هەروەساژی سندیکا پزیشکا چاوی خود بەتە وان مشکلە و حەلەکی بۆ بینیت. پەیوەندیە چکەمان لەگەڵایە باوچی ئەڤین فەرموو و باوچی ئەڤین یانەکەم بەڵێ کاکە برا فەرموو باوچی ئەڤین لە هەڵەبجە گیانەکەم فەرموو کاکە برا گوێم لێتە پرسیارەکەی جەنابەت بکە وەڵا پرسیارم نییە من دەستخۆشی ئەو بەرنامە جوانتان لێ یەکەم بە قوربانە بن سپاسی ئەو دکتۆرە بەڕێزێکم کە لەو شاشە جوانەی ئێوە کەوا هەم کەسێ بوو بە بەقیدەی هەموو کوردستان باسی ئەو دکتۆرانەی کردکەوا بە دوو کەسوسەکە دەکەنە ژوورەوە بەڵێ من سپاسی یەکەم من خۆم شخصی خۆم من چوومەتە لای دکتۆرێک عەرەبێکە لە سلێمانیکەوە ئینسانێکی غەریبەتە کوردستانیەمەوە دکتۆرەکانی خۆمان کەس باسی ناکات چوومەتە ژوورەوە نەخۆشی ئەو دکتۆرەکە ئەو دکتۆرە بەڕێزە ڕێزم هەیە بۆی سۆنەریشی دانابوو لە ژوورەوە من گیانی ڕوت کردومەتە ڕوت و خودی کردن دوو ئافرەتی لەگەڵ هاتەتە ژوورەوە دێ من چۆن ڕوون بێ خۆم هەڵە کێشاوە هەموو دکتۆرە من آخر ئەو ئافرەتان چۆن ئەبێت تۆ لێوە سۆنەر بۆ منکەی ئافرەتەکان دانیشتووە من سۆنەر بۆ منەکە من گیانیشم ڕوت و قوتە وایە دیارە ڕاستەکەی کاکەبرا من سەرەتا پێم باشە ئەو بەجنانم دیارە منیش ینی بە ئێمە ئەو هێرشە هەمووی نەکەینە سەر پزیشکان بۆ خۆم پزیشکم و دیارە وەک لە بیدایەتی بەرنامەکەش لە سەرەتەکەشدا ئێمە ئەو هەموو پزیشکەمان پیشاندا زۆربیان ڕئیان دژی ئەوە بووکەوە لە یەک کاتدا دوو نەخۆش بکرێتە ژوورەوە جا ئەمە سۆنەر بێت جا ئەمە پزیشکی دەرونی بێت هەر پسپۆڕیەک بێت زۆرێک لە پزیشکان بە تایبەت وەکوتم نەوەی نوێ دژی ئەوەن کەوا پێشەرکاری مافەکانی نەخۆش بکرێ و بە تایبەت وەکو جەنابەت باست کرد و ئاماژەت پێ کرد ئەوەی کەوا لە بەردەمی خەڵکی ترا سۆنەرد بۆ بکرێ و پشکنی بۆ بکرێت جا ئافرەت بێ پیاو بێ ئەمە هەمووی دژی مافەکانی نەخۆشەوە هیوادارین کەس پێشێلی نەکات. بەڕێزان ئێمە گەیشتینە کۆتاییەکانی بەرنامە هیوادارم تەوەرەکانی ئەم بەرنامەیە جێگای ڕەزامەندی هەموو لایەک بێت و هەروە هیوادارم لە کۆتایی بەرنامەکە جارێککە داوا لە ڕێگەی ئێوە لە ڕێگەی ئەم شاشەوە داوا لە وەزارەتی تەندروستی و سندیکای پزیشکان بکەم هەروە پزیشکانی بەڕێزیش کەوا چارەسەریەک بۆ ئەم کێشەیەدا بندرێ و هەروەها لە ئاس سوێندی پزیشکی بین بە هەمومان بە هەموو پزیشکان بەیەکەوە و هەروەها وەزارەتی تەندروستی و سندیکای پزیشکانیش لە ئاست ئەو پایە بن کە خۆیان تیایدان و ڕێگەنە دەمچیترکەوە مافەکانی نەخۆش پێشل بکرێت بەڕێزان هیوادارین تەوەرەکان بەدڵی هەموو لایەک بێت و ئێوەش توان هەموو جارێ لە ڕێگەی فیسبوکەوە سەرنجەکانی خۆتان بنێرن و ئێمەش وەڵامەکانتان بۆ ئەنێرینەوە شەوگارتان هەر خۆش بێ و هەمیشە دەروونتان ئاسوودە بێ و خواتان لەگەڵ. Allah